سڵاوتان لێبێت وام کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی نیمەڕۆی سێشەممە. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی کرێکارانی خشپەزی لە گوندی ساریقامیشی بۆکان، ناڕزایەتی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران، هۆشداری بەرپرسانی ئوستانی کوردستان سەبارەت بە کەماوی، بڵاوکردنەوەی خشتەی بڕینی کارەبا لەلایەن وەزارەتی وزە، دەستنیشانکردنی دەستەی دانوستان لەگەڵ ئەمریکا لەلایەن عەلی خامنەیی و مانگرتنی بازاڕگانینی کەرانەی باختەری دژ بە ئیسرائیل. مانگرتنی کرێکارانی خشتپەزی لە گوندی ساریقامیشی بۆکان ڕۆژی دووشەممە 18 خاکەلێوەی 1404 هەتاوی کرێکارانی شاغڵ لە کوورەخانەکانی گوندی ساریقامیشی بۆکان دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی دەستیان لە کار کێشاومانیان کرد. بەپێی هەواڵی گەیشت و زیاتر لە 90 کوورەخانەی خشتپەزی لە ناوچەی ساریقامیشی بۆکان بوونیان هەیە و کرێکاران لە ناڕزایەتی بە سەرنجنەدانی خاوەنکار بە کێشە و گرفتەکانیان دەستیان لە کار کێشایەوە. کرێکاران پاش مانگرتن لە کۆبوونەوەیەکدا خوازیاری پێدانی هەزینەی هاتوچوو، دابینکردنی ئیمنی و بەهداشتی شوێنی کار، هەروەها پێدانی بیمەی تامینی ئیجتیماعی بوون. شانی باسە کە کرێکاران نوێنەرەکانیان بۆ دانوستان لەگەڵ خاوەنکاران هەڵبژاردووە. ناڕزایەتی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 18 خاکەلێوەی 1404 هەتاوی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، مەریوان، بیجار، ڕەشت، تەورێز، بەندەرعەباس و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. ئەمە یەکەم کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە ساڵی تازەی هەتاویە و ڕۆژی ڕابردووش خانشینکراوانی فولاد و تامینی ئیجتیماعی دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوەبردبوو. خانشینکراوان بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی مەزایە براوەکان و هاوسانسازی حەقدەست بوون. لە ناوچوونی 300 بار هەڵگری تەماتەی هەناردەکراو لە سنووری پەرویزخان. بێتەدبیری بەرپرسانی پارێزگای کرماشان بۆتە هۆی لە ناوچوونی 300 بار هەڵگری تەماتەی هەناردەکراو لە سنووری پەرویزخان و هیچ لایەنێک وڵامدەرەوەی زیانی جوتیاران نییە. بە وتەی چالاکانی مەدەنی پارێزگای کرماشان، ناهەماهەنگی نێوان ئیدارەی گومڕک و وەزارەتی سەمت بووەتە هۆی ڕوودانی ئەو کارەساتە و کشاوەرزان و شۆفێرانی بار هەڵگر لەژێر باری بێکفایەتی و گەندەڵی بەرپرسانی حکوومەت پشتیان چەمیەوەتەوە. حکوومەتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی نەبایەغ بە کشاوەرزان نەدات و نە ئیش و ئازاری کرێکاران ببورن، نە ئێش و ئازاری کرێکاران و چینە زەحمەتکێش دەبینێت. هۆشداری بەرپرسانی ئوستانی کوردستان سەبارەت بە کەمئاوی. بەرپرسانی ئوستانی کوردستان ڕۆژی دووشەممە 18 خاکەلێوە لە کۆبوونەوەیەکدا سەبارەت بە ڕوودانی کەمی ئاو لە کۆتاییەکانی مانگی جۆزەردان و وەرزی هاوین هۆشداریاندا. لەو کۆبوونەوەدا فەرمانداری شاری بانەوتی کەمی ئاوی ئەمساڵ لە شارستانی بانە کێشەیەکی جددیە و بەشێکی زۆر لە گوندەکانی ئەو شارستانە لەگەڵ کەماوی ڕوبەڕوو بوونەتەوە. لەلایەکی دیکەوە بەرپرسانی شارەکانی قوڕوە و سنەیش سەبارەت بە کەمی ئاو لەو دوو شارە هۆشداریانداوە و بڕیاریاندا کومیتەیەک بۆ کارگێڕی قەیرانی کەماوی ساز بکەن تاکو بتوانن ئاوی شار و گوندەکانی ئەو پارێزگایانە دابین بکەن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە ناوچەی عەمەلیاتی دوورگەی لاوان ڕۆژی دووشەممە 18 خاکەلێوە بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد، خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنێلی نەوت، وەلانانی جیاوازی، پێدانی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون.
چوونەسەرەوەی ڕێژەی فرۆشتنی پرچ لەلایەن کچان و ژنانی کۆمەڵگا. بە پێی راپۆرتی ڕۆژنامەکانی ئێران، بازاڕێکی نافەرمی بۆ کڕین و فرۆشتنی پرچی ژنان لە گەورە شارەکانی ئێران و بەتایبەت تەران دروست بوو و دەڵاڵەکانی ئەو بازاڕە سویستفادە لە ژنان و کچانی گەنج دەکەن. نرخی پرچ بە پێی درێژی، کوالەتی و تەمەنی فرۆشیان لە نێوان 20 بۆ 60 میلیۆن تمەن لە گۆڕاندایە، بەڵام کڕیاران بە نرخێکی کەمتر دەیکڕن. لە شارەکانی دیکەی ئێران نرخی پرچی ژنان کەمتر لە 10 میلیۆن تمەنە و ئەو دیاردە لە نێو چینی هەژاری کۆمەڵگا باوترە. هەژاری، نابەرابەری و کەلێنی کۆمەڵایەتی زۆرترین هۆکاری پەرەسەندنی ئەو دیاردە لە ئێرانە و داهاتەکەی دەچێتە گیرفانی دەڵاڵانی بازار. بڵاوکردنەوەی خشتەی بڕینی کارەبا لەلایەن وەزارەتی وزە. پاش هاوین، پاییز و زستانی ساڵی ڕابردوو، وەزارەتی وزەی کۆماری ئیسلامی بەرنامەی بڕینی کارەبای لە وەرزی بەهاری ئەمساڵ لە شارەکانی ئێران بڵاو کردوێتەوە و ئەو بابەتە نیگەرانی لای جەماوەر دروست کردووە. هێشتا لە مانگی خاکەلێوەداین و وەزارەتی وزە بەرنامەی بڕینی کارەبای لە شارەکانی ئێران بڵاو کردوێتەوە، بڕیاری دراوە کە ئیدارەی بەرقی هەر شارە بەپێی ئەو خشتەیە بۆی دیاری کراوە. کارەبای گەڕەکەکان لە ساعتی 8:30 خولەکی بەیانی تاکو 11:30 خولەکی شەو ببڕێت. کارناسانی ئابووری ڕایانگەاندووە کە وەرزی بەهار ساتی زۆرترین ڕێژەی مەسرەف نییە و وزەخانەکان توانایی دابینکردنی کارەبای پێویستیان هەیە. بەڵام بەرپرسانی ڕژیم وتویانە کە پچڕانی کارەبا دەبێتە هۆی بڕانی ئاو، تەلەفۆن و ئینتەرنێت و ئەبێ خەڵکی ئێران خۆیان بۆ سەختترین دۆخ ئامادە بکەن. دەستنیشانکردنی دەستەی دانوستان لەگەڵ ئەمریکا لەلایەن عەلی خامنەیی. بەوتەی یەکێک لە بەرپرسانی ڕژیم عەلی خامنەیی، ڕێبەری کۆماری ئیسلامی لاریجانی زەریف و فروزەندی بۆ دانوستانی ناڕاستە و خۆ لەگەڵ ئەمریکا دەستنیشان کردووە. ئەو بەرپرسە دەوڵەتیە لە وتوێژ لەگەڵ ڕۆژنامەکانی ئێران ڕایگەاندووە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا پێویستیان بە کارناسانی شارەزا و تێگەیشتو لە بواری سیاسی هەیە. ماوەی 10 ڕۆژە کە ئەو هەواڵە بڕاو کراوەتەوە و هێشتا هیچ لایەنێکی پەیوەندیدار راپۆرتەکەی ڕەت نەکردووە. هاوکات بەرپرسانی دەوڵەتی عومان قبوڵیان کردووە کە نێوانگەری لە نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامیدا بکەن و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا دانوستان دەست پێ بکات. خۆپیشاندانی خەڵکی ئیتالیا دژ بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا. هەزاران شارۆمەندی ئیتالیایی ڕۆژی دووشەمە 18 خاکەلێوە دژ بە دیاریکردنی 800 میلیارد یۆرۆی بودجە بۆ پێشکەوتنی سەنعەتی نظامی لە یەکێتی ئەوروپا ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. خۆپیشاندەرانی ئیتالیایی بە وتنەوەی دروشم لەسەر شەقامەکانی چەند شاری وڵاتە کردەوەکانی یەکێتی ئەوروپایان بۆ گەشەپێدانی سەنعەتی نظامی بە توندی شەرمەزار کرد و ڕایانگەیاند وڵاتانی ئەوروپایی هەزینەکانی شەڕ لە ئوکراین لە ڕێگەی کەمکردنەوەی ڕەفاه و خزمەتگوزاری کۆمەڵایەتی دابین دەکەن. ناڕازیان پارلەمانی ئیتحادیە ئەوروپایان بە بەرپرسی سەرەکی ئەو بارودۆخەزانی و هۆشداریاندا کە ئەرکی ئەو پارلەمانە چارەسەرکردنی کێشە ئابووریەکانە، نەک پەرەپێدان بە شەڕ. مانگرتنی بازاڕیانی کەرانەی باختەری دژ بە ئیسرائیل. ڕۆژی دووشەمە 18 خاکەلێوەی 1404 بازاڕیان و دوکاندارانی کەرانەی باختەری چۆمی ئۆردۆن دژ بە جینۆسایدی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیلەوە مانیان کرد. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هەموو بازاڕیانی کەرانەی باختەری لە ناڕەزایەتی بە کۆمەڵکوشکردنی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیل مانیان گرتووە و دوکانەکانیان نەکردووەتەوە. گیان لە دەستانی سەدان فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە کاردانەوەی کۆمەڵگای جیهانی بە دوای خۆی داهێنا و ڕۆژی دووشەمە کۆبوونەوەیەکی خەیرای سێقۆڵی لە نێوان ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا، ئێل-سیسی سەرۆکی کۆماری میسر و پاشای ئۆردۆن لەسەر بارودۆخی غەزە بەڕێوەچوو. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بشین.